کەمێکی دیکە بە ئامادەبوونی سەرۆکی حکوومەت یاریمی کوردستان پرۆژێکی گرنگ دەکرێتەوە بۆ بەهێزکردنی ژێرخانی وزە لە هەرێمی کوردستان کە گەیاندنی غازی سروشتیە بۆ وێستگەی کارەبا لە قەزای سێمێڵم وێستگەی لە ساڵی 2009 بنیاد نراوە دواتر لە ساڵی 2012 و 2013 بە چەند قۆناغێک کاری تێکراوە یەکەم جار لە ساڵی 2014 گرێبەست واژۆ کراوە بۆ بەرهەمهێنانی غاز و هەناردەکردنی بۆ وێستگەکانی کارەبا. حکوومەت یاریمی کوردستان ئامانجێتی لە ڕێگەی پرۆژە گرنگانەوە ژینگە پاک بکاتەوە هاوکات کەڵک لە سەرچاوەکانی وزەی پاک و خاوێن و جێگرەوە وەربگرێت بۆ بەرهەمهێنانی کارەبا. پرۆژەی کارەبای 24 کاتژمێری کە ئێستا زیاتر لە 4 ملیۆن هاوڵاتی لە هەرێمی کوردستان لەخۆ دەگرێت توانراوەیەکێک لە هەنگاوە گرنگەکانی کابینەی نوێی حکوومەت یاریمی کوردستان بێت لە بواری بەرهەمهێنانی کارەبا هاوکات دابینکردنی ئاسایش و هەروەها ئارامی لە هەرێمی کوردستان بە ئیتر ژێرخانی پتەوکردنی ژێرخانی خزمەتگوزاری و ئابووری لە هەرێمی کوردستان. بەڵام تا چەندە ئەم هەنگاوانە توانیویانە کاریگریان لەسەر بژانەوەی ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان بێت پرۆژەکانی بواری کارەبا و هاوکات بەرهەمهێنانی کارەبا و کۆمەڵێک پرۆژەی گرنگی دیکە کە لە ماوەی ڕابردوودا لەلایەن کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستانەوە جێبەجێکراون لەگەڵ میوانەکەم لەسەر ئەم بابەتە قسە دەکەم بەڕێز دکتۆر بەهروز جعفەر سەرۆکی پەیمانگای مەدیتریانە بۆ توێژینەوەی هەرێمایەتی لێرە لەگەڵمە. دکتۆر زۆر بەخێر بێ. بەگشتی ئاستی ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان چۆن دەبینن لە ماوەی کابینەی نوێمی حکوومەت یاریمی کوردستاندا تا چەندە توانراوە کار بکرێت لەسەر پتەوکردنی ئەم ژێرخانەوە کاریگەریەکانی چی بووە؟ سوپاس. لە ڕاستیە من وەکو خۆی شایەتێ دەم چکە من لە دەرەوە حیزب لایەنەکان قسە ئەەکەم. ئەم کابینەی نوێم سێ هەنگاوی گەورەی هاویشتووە لە سێکتەری وزەیە چکە وزە جیاوازە لە هایدرۆکاربۆن هایدرۆکاربۆن نەوت و غازی سروشتی و هەڵوو سەگرێتەوە بەڵام وزە نیتاقێکی شاملتر و گەورەترە. من ئەڵێم وزە مەبەستم وزەی پاکیشە وزە نێوبۆکانیشە. یەکەمیان ئێمە پێشتر ڕەخنەمان لە حکوومەتی هەرێمە گر ڕەوبەڕوو لە کابینەیەک لە دوایەکانە و لە حکوومەتی عێراقیش بەمان شەوە کە کۆمپانیا فەرڕەگەزەکان بە ڕێژەیەکی بەرچاو کۆست و تێچویان زۆر بوو. مەسەن لە 10 ساڵی ڕابردووە 58 بە 42 بوو، یعنی 42 لە داهاتی نەوت بۆ هەرێمی کوردستان و 58 بۆ کۆمپانیاکان و تێچوو بوو. کابینەی نۆ ئەمەی کەم کردەوە بە فعلی ئەمەی کەم کردەوە و ئەمەی کەم کردەوە دەستی بیانەکانی کەمتر کردەوە لە کەرتی وزەیە. ئەمە یەک. دوو هەمینیان کابینەی نۆ هەنگاوی هاوێش بۆ وزەی نوێ بۆ چکۆ ئێستا جیهان بەرەو ئینەرجی ترانزەکشن لە چیەوە بۆچی وەرچەرخان لە چیەوە بۆچی لە هایدرۆکاربۆنەوە بۆ وزەی نوێ بۆ کە ئێستا بەرەبەرە نەک دیبلۆماسیەتی وزە دیبلۆماسیەتی وزەی نوێبۆش پیا بۆ لە بینی وڵاتانە تایبەتی لە خەلیجە ئەم ئیشە ئەم هەنگاوەس پەرەی سندۆ لە سعودیا لە عومان لە ئیمارات تا چ ئاستێک توانیوەتی یعنی مەبەستمەوە پێ بە پێی ئەو گۆڕانکاریە هەرێمایەتیانە کە تۆڵی گۆڕانکاری جیهانی و هەرێمایەتی هەر گۆڕانکاری سیاسی و جەمسەرگیری جیهانی نییە گۆڕانکاریە لە هەموو شتێکە لە ئابووریە لە دیجیتاڵە لە جیهان شەڕی وزەیە. بەڵێ بێگومان جابا ئێستا ئەم نقطەیەکی گرنگترم بەبیر هاتەوە. خاڵی سێهەمیان مەسەلەی ژێرخانە کەوتم سێ هەنگاوی ژێرخان مەسەلا من خۆم لە چمچەماڵە دایکم خەڵکی کۆرمۆرم کە هەردووشان گەورەترین حەقلی غازی عێراق کە گەورەتریش لە عێراق لە شەرق لەوسەتا باشە لە کۆرمۆرە بۆڕیاتەوە بۆ چمچەماڵ کۆمپانیای بڵێن ئێمە پێڵێن ئەحمەد ئیسماعیل بەڕێز کاگە ئەحمەد ئیسماعیل لە چمچەماڵ بای ملیارێک و 200 ملیۆن دلار کارەبا بەرهەم ئەهێنێ بۆ هەموو منتیقەی سلێمانی و دەوروبەری. ئەجا لە هەولێریش لە چمچەماڵیشەوە بۆ هێڵی بۆڕیاتوە تاوەکو دەشتی هەولێر ئێستاشە بینی لە هەولێرەوە کابینەینەوە هێڵی بۆڕی بردو بە 190 مەتر هەتاوەکو سمێڵ. تا چەندەمە کاریگەری هەیە بۆ لەسەرەوەی هەرێمی کوردستان بتوانێت لە ڕێگەی کەرتی وزە و ژێرخانی وزە ئابووریەکەی خۆی بەهێز بکات و بەرەو پێش لێوێ بۆ ئەم پرسیارە جاری پێشوش لە مداخەلەکان ئەم قسانەمان کرد تۆ وتت ئێستا کێشەی جیهان بەشێکی گرنگی پەیوەندی بە وزەوە ئێمە هەمومان میسرمان وا ناسیوە سەری ئومەی عەرەبی بووە نەتەوەی عەرەبی بووە لە گەرمەی ئەوەی کە عەرەبیان گو جینۆسایدی غەزە منیش ڕەنگار پێ بڵێم تاوانێکی مرۆیی کراوە کە شەڕی غەزە بوو لە گەرمەی شەڕی غەزە میسر بەتەنیش غەزەوەیە مەفروزە دیفاع لە غەزە بکەم بەڵام لەو کاتەیە میسر لەگەڵ ئیسرائیل عەقدێکی واژۆ کرد بۆ هاوردەکردنی غازی سروشتی بە چەند بە 35 ملیار دلار. یعنی لە کاتێکا کە خەڵکی غەزاوان بەیاننامەیان دەرکە جینۆسای دەکرێت میسر غازی ئاورد لە 2010ەوە غاز لە ئیسرائیل ئەکڕێ بە بڕی 35 ملیار دلار. من و تۆ غاز لە ئیسرائیل و ئاوردە بگەن چیمان لێکەن ینی ئەمە لەبەر ئەوە من مەبەستمەوەم غاز ئێستا لە سیاسەتیش گرنگترە ینی سیاسەتیشی تێپەڕانەوە لەسەر ئاستی جیهانیان. ئەمە کابینەی نۆ هەم وەکو باسم کرد ئەو سێ هەنگاوە گرنگەی هاویشتووە لە کەرتی وزەیە ئێستا بەرەو ئەوە ئەڕۆنەوەندەی من ئاگادارم بەرەو دیجیتالیزیشنی ژەڕۆن لەگەڵ ئیماراتە ئەمە زۆر زۆر گرنگە تۆ توانە هایدرۆکاربۆنیەکانی خۆت پارەڕێڵ بەوە تەریب بەوە پەریب بە توانامرۆیەکانی خۆت تەریب بە وەزعی ئیقلیمی و ناوچەیی
تواناکانی خۆت بوێر بکەی یانی بوێری بکەی بۆی شفتێکی جۆپۆلیتی بکەی بۆەوەی خەڵکانێک نیانێت تۆ دیلبی لە چوارچەوەیەک و لە زاویەیەکا بوەستی نەخێر تۆ شفتێکی جۆپۆلیتیەکەی وەرچەرخانێکی جۆپۆلیتیەکەی چونکە پرسی وزە پرسی دوو شتە یەکەمیان پرسی ئاسایشە دووهەمیان ئاسایشمە بەستمەوە بازاڕی ئابووری جیهانیە دووهەمیان پرسی جیۆپۆلیتیکە هەردووشی هەر گرنگە. باشە دکتۆر لە کاتی دەستپێکی شەڕی ئۆکرانیا و ڕووسیا بە تایبەتی شەڕێکی گەورە لە بازاڕی وزەی جیهانیا دەستی پێکرد بوو دەگوترا کە هەندێک وڵاتان هەن دەتوان ببنە جێگرەوەی ئەو وزەکە لە بازاڕەکانی جیهاندا ئێستا پێویستیان پێێتی. هەرێمی کوردستان لەمڕۆ تا چەند دەتوانێتی وڵاتێکی کاریگەر بێت لە چ پێگەیەکدا دەیبینی هەم لە بواری غازی سروشتی هەم لە بواری نەوت و ئیتر چۆن چاوی وڵاتان لەسەر هەرێمی کوردستانە لە بواری وزە؟ پێش مداخلەکە جناب باسی مێدیترانەمان کرد. مێدیترۆنیان دەریای ناوەڕاست حوزەیەکی زۆر گرنگە. کاتێکە رووسیا وەکو یەکەمی یەدەکی غازی سروشتی و ئێران وەکو دووەمی یەدەکی غازی سروشتی کێشیان هەیە خۆتان پێویست ناکە باسی و کێشانەکەم یان سزای خۆراوایان لەسرە کەواتە خۆراوە بە دوای بەدیلی غازی سروشتیا کرد. ئەو بەدیلە کوێ مێدیترۆنیانە دەریای سپی ناوەڕاستە. ئێستا من ئاگدارم ینی کەڵێم ئاگدارم لە کۆڕ و کۆڕبەندەکانە بەشداریەکەین لە ڕێگەی نووسەکەی خۆمانەوە ئێستا یانەوە لینکێک لە بینی خەلیجی عەرەبی و دەریای سپی ناوەڕاستە. دەریای سپی ناوەڕاست ڕۆژهەڵاتی دەریای سپی ناوەڕاست تورکیا قوبرس ئیسرائیل لوبنان ئوردن ئەم وڵاتان ناکرێتەوە. دەریای سپی ناوەڕاست ڕاستەوە خۆسەری لە ناوخوانی هەرێمی کوردستان و ڕۆژاوای کوردستان هەیە. ئەم دوو زۆنەی هەرێمی کوردستانیش ئەم دوو هەرێمی کوردستانیش زۆر دەوڵەمەندن بەسەر چاوەکانی وزە. لە ئیسرائیل و لە قوبرس غازی سروشتی دۆزراوەتەوە لە 2010. من 2015 درکم بەوە کرد ڕاستەوە خۆسەری ناوخوانی هەرێمی کوردستانەوە ئێمەش ئۆڵڕیدی بۆ ڕیجێهان لەکوێیە لەسەر دەریای سپی ناوەڕاستە. لەوێن بۆیە بیرمان لەوە کردو ئاژانسێکی گیانی بۆ ڕسێرچ و توێژینەوەدا مەزرین لەسەر سنووری دەریای سپی ناوەڕاست. لەو کاتەوە هەر بەم کێشەوەینانە بەردەوامە بەڵام ئێستا لە هەمووی گرنگتر کابینەی نۆهەم من پێم وایە ئاسوی هەرێمی کوردستان لە ڕووی ئابووریەوە دەگەشێتەوە و لە ڕووی جیۆپۆلیتیکیشەوە دەگەشێتەوە. دلیلیشم بۆ ئەوەیە کە بیپی هاتۆ بۆ کەرکووک 650,000 بەرمیل نەوت بەرهەم ئەهێنێت لە ڕۆژێکە لەکوێ ئەینێرێ لەو بۆڕێی کە بەغدا ئەوید ناقانونیە کە یارێمی کوردستانە ئەو بۆڕێی کە پێشتر چکە داعش ساڵی 2014 بۆڕێکەی خوانی تاقانەتەوەی کەرکووک جێیان تا ئێستا نۆژەنیان نەکرد بۆ بۆڕێی هەرێمی کوردستانە دەچێت بۆ جێیهان. ئێستا غازەکەش ئەوەی کە ماوەتەوە غاز یعنی بەپێی ئاژانسی تاقی عالەمی ئینتەرناشنال ئینەرژی ئەژانسی و بەپێی ئۆپیک و بەپێی ئاوتلوکی بیپی ساڵانە ئاستی بەکارهێنانی غازی سروشتی بە 5.2 زیاد ئەکات بەکارهێنانی گیانی پێداویستی گیانی 5.2 لە 100 زیاد ئەکات هەر وەک چۆن بۆ نەوتیش زیادی کردووە لەگەڵەوەی کە تۆ ڕۆژانە 20 میلیۆنەها سیارە بە پاتری ئیشەکە ئیتر سۆلار دەوری خۆی بینی ئەوەی کە تۆرباینی با دەوری خۆی بینە سێرمەڵ جۆ سێرمەڵ دەوری خۆی بینی ئەنواع ئەشکال ڕێگەی بەرەمێنانی وزە هەیە بەڵام هێشتا نەوت و غازی سروشتی تۆپیکی نمبەر وەنن کاڵای نمبەر وەنن لە بازاری ئابووری جیهانیدا. باشە دکتۆر بەهروز لە ماوەی یەک ساڵی ڕابردوودا کە پرۆژەی ڕووناکی کارەبای 24 کاتژمێری لە هەرێمی کوردستان لە کابینی نۆڕا گەیەندرا تا ئێستا توانراوە ئەم پرۆژەیە زۆربەی سنتەری شارەکان و پارێزگاکان ئەم پرۆژەیان هەیە. هەرێمی کوردستان دەوڵەت نییە بەڵام شان لە شانی دەوڵەتانی گەورە ئەدات بۆ ئەم پرۆژە گرنگانە تا چەند دەتوانێتی کاریگەری هەبێتن بابەتانە لەسەر ژێرخانی وزە و هەروەها بەکارهێنانی دروستی ئەم ژێرخانە لە هەرێمی کوردستان. ئەوانەی کە ڕۆژە لە ڕۆژان سەرۆخوان لەگەڵ زانستی پەیوەندێنە و دەوڵەتەکان دروستەکەن جۆزیف نایان بیستۆ جۆزیف نای ئیش لەسەر سۆفت پاوە ئەکات یعنی ئەو داینەری ئەوەی سمارت پاوەر و سۆفت پاوە هەمیشە ئەو پێی وایە نەرمەهێز کاریگەری زۆر زیاترە بێ لە هێزی ڕق و ڕاستەوخۆ تۆ بە دەبابەت نیشانی بەرامبەرەکە و بەی تۆپ و درۆن نیشانی بەرامبەرەکە دەی هێزی نەرمی هەرێمی کوردستان کاریگەریکی زۆر گەورەی هەبووە لە ڕووی دیبلۆماسیەوە لە ڕووی ئابووری وزەوە اقتصادیاتی تاقەوە و لە ڕێی وزە نێوبۆکانەوە کە باسم کرد پاڵە ڕێڵ پێویستە بە پێ ئەو گۆڕانکاریە جیهانی و هەرێمیانە ئێمە هەنگ ئەو بەهاوێژین و لە ڕووی دیجیتالیزیشنیشەوە ئێستا گفتوگویەکی گەرم لە ئارادایە کە هەرێمی کوردستان لەم کەرتیاوە بکات. نقطەیەکەیە پێشەوەی بڕۆم لەم بەرنامەیە زۆر گرنگە باسی عێراق بکەم. ئێمە ساڵی پار هەر ڕاستەوخۆ پرۆژێکماندا بە حکوومەتی هەری عێراق ئەنجومەنی وەزیرانی عێراق دامان بە ڕاوێژکاری بەڕێز سوودانی بۆ کاروباری کارەبا و دامان بە وەزیری ژینگەی عێراق و دامان حتا ینی بە لیژنەی تاقە لە پەرلەمانی عێراق سەردانمان کرد. ئەم پرۆژێ بۆ ئەوەی ئەو غازەی جەنابەت نازانم سەردانی کەرکووکت کردویان ناوچەکانیگە 100 ساڵی ڕێگە ئەم غازە دەسووتێ و دەچێت بە ئاسمانە ژینگە پیسەکات کەش و هەوا گەرمەکات ئەوە ڕۆژانە بەپێی بانقی دەولی 2.4 میلیۆن دلار لەسەر عێراق کردێت
ساڵێک بزانم چەند دەکات باشە بەڵام عێراق ڕێگە نادا بەوەی ساڵان نزیکەی خۆی 200 میلیۆن پێ جا غاز ئەسووتێنەکە لە نەوتەکە جیابێتەوە ژینگە پیسەکات بەڵام پرێسی ناکات دوو کۆمپانیا بێنێت و بۆ بەرهەمێنانی کارەبا بۆ بەرهەمێنانی کارەبای خۆی سەرفیکە ئەچێ بە 7 میلیارد دلار غاز لە ئێرانەوە ئاوردەکە ئەوەی خۆی بە خۆڕایی سەر دەکا بە ئاسمان ئەو گڕی تێبەردا و ژینگە پیسەکە و سەرۆت و سامانێکی نیشتیمانیشە بۆیە عێراق تا ئەم دقیقە لەگەڵ جەنابەت قساکەم 45,000 مێگاوات کارەبای پێویستە بۆ بەکارهێنان بەڵام 23,000 مێگاوات توانای بەرهەمێنانی خۆی هەیە بەڵام لە هەرێم بێگومان ئێمە نوێنەرێکمانەیە لە ئەنجومەن نوێنەرێکی کوردێ لە ناو وەزارەتی نەوت بۆ بە ڕیشسپی ئەوان دەڵێ عێراق 146 ملیار بەرمیل یەدەکی نەوتی هەیە و ئێمە ئەوڵە دێنەوە غازە کەم بکەینەوە بەڵام بە نەتیجە ئێمە ئینعکاسات یعنی پێچەوانەی ئەمە دەبینین پێچەوانەی ئەو هەوڵانە دەبینین هەر کابینێک لە دوای کابینە دەڵێ ئێمە ئەو غازەی کە بە خۆڕایی دەسووتێ لە عێراقا پرێسی دەکەین و ئیتر ئەو کێشەیە چارتەرگین بەڵام هاو کێشەیە هەر بە بەردەوامی ماوەتەوە وەکوتم عێراق 45,000 مێگاوات کارەبای پێویستە ئێستا 23,000 مێگاوات کارەبا بەرهەمێنێ بۆ خۆی کەواتە تقریبا نیواونی و کورتیە ناوە لە بەرهەمێنانی کارەبەدا بەڵام هەرێمی کوردستان هەرێمی کوردستان ڕای گەیاندووە وەکو سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانیش ئاماژەی بۆ کرد حکوومەتی عێراق دەتوانێت بێت کەڵک لە ئەزمموی هەرێمی کوردستانم بوارە وەربگرێت ئەتوانێت حکوومەتی هەرێم چۆن هاوکاری حکوومەتی عێراق بکات و ئەگەر ئەو بابەتانەی کە جەنابەت وتێت چارەسەر بکرێت کە حکوومەتی عێراق کوێ پێ نادات و پشتگوێ خستووە ئێستا ئەگەر من نەمێ لەسەرم کورسێ بجوڵێم ڕەنگە هەزار بیان و بیانمەوە بۆی بجوڵن حکوومەتی عێراق خۆی دەزانێت ڕێگە ڕاستەکە چییە یعنی خۆی دەزانێت ڕاستەکە چیە بەڵام هەموو ئێمەش هەمومان دەزانین چێش لەگەڵ لە عێراق لە چۆ گەرم دەکرێت و لە وڵاتانی ناوچەکەەوە دێت حکوومەتی عێراق بە عەمدەن غازی خۆی دەسووتێنێ ژنگەی عێراق پیس دەکات ئەو هەموو ژاوەژاوەی دروست کردووە وڵاتەکەی خنکاندووە وەگوتم 23 تقریبا 22,000 مێگاوات کارەباشی نەقسە بەڵام دەچێت ساڵانە بۆ بینی 5 بۆ 7 میلیارد دلار غاز لە ئێرانەوە ئاوردە دەکات ئێستا بە پێی ڕۆیتەرس ئەمریکا ئەمەی نەک هەرڕاگردووە بڕیار یاوە خۆی غاز بە عێراق بفرۆشێ بۆی عێراق بە بیانی کڕینی غازەوە دۆلار نەیابە وڵاتێکی دراوسێکە سزای لەسەر زۆر باشە دکتۆر ئەگەر ئەماژە بە ژێرخانی وزە لە هەرێمی کوردستان بکەین بەگشتیەوەی کە تا ئێستا جێبەجێ کراوە هەوڵ دراوە جگەلەوەی کە وزەی پاک و جێگرەوە بەکار بهێنرێت بۆ بەرهەمێنانی کارەبا لەلایەکی دیکەوە و بەرهەمێنانی کارەبا بە وزەی خۆر ئەو سیستەمی سۆلار کە ئێستا هەیە خەریکە لە هەرێمی کوردستان داوایان لە هاوڵاتیان کردووە ئەگەر ئەیانەوێت قەرزیشیان پێدەن بۆ پرۆژەکانیان تا چەندە کاریگەری لەسەر گۆڕانکاریە ژینگەیەکان دەبێت ومە تا چەندە ئاسایش لە هەرێمی کوردستان بەهێز زۆر چونکە بە تایبەتی ئێستا چین ڕێبەرایەتی ئەمە ئەکا لە بازاڕا چین ڕێبەرایەتی وزەی نوێ بۆ ئەکات بە کاڵای هەرزان دەوێت ئەمە بکات یعنی تۆ لە چین دەبینی 1 ملیۆن دۆنم 1 ملیۆن دۆنم بە بچاوی خۆت دەبینی هەر دەڕۆی هەر ئەوەیە ئاوین کراوە بۆ بەرهەمێنانی کارەبا لە ڕێگەی وزەی نوێ بۆ کە لە ڕێگەی سۆلار و وزەی خۆرەوە ئەوەی کە نقطەیەکە کە زۆر گرنگە لەو کەرتی وزەی نوێ بۆیە من تێبینیم کردووە ئەوەیە ئەو وڵاتانی کە خۆیان خاوەنی نەوت و غازن ژماری دانیشتوانیان کەمە دەستیان داوە بەوەی خۆیان لە ڕێگەی وزەی پاک و ژینگەی پاکەوە وزە بەرهەم بێنن بەڵام ئەو نەوت و غازەی خۆیان بنێرنە دەرەوە تایبەتی قوبرز واکە ئێستا ئیسرائیل واکە چونکە ژماری دانیشتوانیان کەمە احتیاجاتیان کەمە بۆیە هەناردەی دەرەوەی ئەکەن هەرێمی کوردستانیش ئەم ڕێگەی گردۆتە بەر چونکە کاتێک کە تۆ نەوت و غاز هەناردەی دەرەوە ئەەکەی هەر ئەوە نییە دۆلار وەرەگری بەڵکو پاڵپشتی دیبلۆماسیش مستۆگەرەکەی بەڵکو خۆتەخەیتە سەر نەخشەی ئابووری گیانی وەکو ئێمە لە چەندین کتێبا مشارەکاتمان کردووە لەسەر کەرتی وزەی هەرێمی کوردستان لە مێنا ڕیجنا باکووری ئەفریقا بە ڕۆژهەڵاتی ناوڕاست و باکووری ئەفریقا لەسەر ئەم خەلیتێت حساب بۆ تۆ ئەکرێ پاڵپشتی گیانی لۆبی کۆمەڵی شتی دیکە ئاشنا ئەبی بە ئەزمموی کەرتی تایبەت لە دەرەوە یعنی یەک دنیا ئەزمونە هەرەوە نییە کۆمپانیایەک بێت لێرە ڕێلین بکاو ئەوە بکاوانە پاڵپشتی زلێزەکان بەدەستێنی خۆ دەتوانانی بخێتە سەر نەخشەی وزە ئەمانە زۆر گرنگن بەڵام ئەوەی کە بۆ من گرنگترە ئەوەیە کە هەرێمی کوردستان لەمەولا دەبێت لە پاڵ ئەم سەرکەوتنانی کە بەدەستیە ناوەکوتم لە کۆرمۆر و بۆڕیاتەوە بە چەمچەماڵ و بۆڕیاتەوە بۆ هەولێر لە هەولێرشەوە ئەو بۆڕی لە خوڕمەڵەوە چکە دوو چێلگەی غازی لە هەولێر هەن بنەباوی و خوڕمەڵە لە دووەک خۆشی چێلگەی غازی لێ لە خواری دووەکەوە کاتە منتیقەی سمێڵەوە ئەمانەیان هەموو کۆنێکت کردەوە بە بۆڕی بەیەکەوە لە خواری کوردستانەوە بۆ سەر و هەموو چێلگەکان کۆنێکت کراون وەکو چۆن بۆڕی نەوتیش کۆنێکت کراوە بەیەکەوە ئەوەی غاز بوو لە تەقتەقەوە کۆنێکت کراوە بە بۆڕی بە 80 کیلۆمەتر بە خوڕمەڵەوە لە خوڕمەڵەشەوە چێلگەکانم کۆنێکت کراون بەیەکەوە تاوەکو فیشقابوو لە فیشقابووی شۆڕ ئەمە هەر بە وتن تۆزێک ڕەنگە ئاڵۆز بێ ئەبێ بە ئەنجامدانی چۆنی بوو بێت
بۆیە ئەمە ژێرخانی هێڵی بۆڕیە شەکە لە دەستکەوتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بەڵام ئێستا کاتی ئەوە هاتووە لە ڕووی جیۆپۆلیتیکیەوە هەرێمی کوردستان شیفتێک بە کەرتی وزەی خۆی بکات ئەم شفتە چۆن نەکرێ ئێمە زۆر ڕسێرچ و تۆژنەمانە سەر بڵاو کردوتەوە ئەوەیە کە تۆ لە حوزەکانی وزەی منتیقەکە بگەی بە تایبەتی دەریای ناوەڕاست چووکە لە کەرکووکەوە ئیسا بیپی ئەوە دوو مانگە بەیاننامە لە دوای بەیاننامە دەرئەکات دەڵێمە بە خەونە مێژوەکەی خۆمان کەوتون چکە خۆتان زان بیپی نەوتی عێراقی داهێنا و عێراقی کردو بە خاوەنی نەوت و یان عێراقی هەر ئەوان دایان مەزراندووە دایکی پرۆسەی نەوتی عێراقە بیپی تقریبا نتوانین وا بڵین ئێستا بیپی لە کەرکووکەوە بۆ بۆڕێی هەرێمی کوردستانەوە کە ئێمەش پاڕەڵێل بۆ بڕۆینە سەر دەرای سپی ناوەڕاست و لەسەر ئەو نەخشەی هەڵدەین لۆبی بۆ خۆمان بکەین پاپشتی دیپلۆماسی بدۆزینەوە ئیتر بیرڕا ئاڵوگۆڕکەین زۆر شتی دیکە ئەمە هەرێمی کوردستان لەم بوارەدا چۆن ئەم پەیوەندیە دروست بکات و چی بکات چی ماوە کە بیکات بگاتەوە قۆناغی کێستا بتوانێت لە ئاسی وڵاتانی ناوچەکە بم پێگە بەهێزە بکات باوەڕت بێ جیهان زۆر ئامادەیە ینی بەدەم هەرێمی کوردستانەوە زەردەخەناکە من خۆم ینی زۆر جار لە قایرە بەشداریمان کردو لە قیمەی تاقی ڕۆژڵاتی دەرای سپی ناوەڕاست ئێسترم مێدیترۆنیەن ینی زۆر کەس دەڵێن پرسیار لە مستەر کورد بکەین زۆر تیمەندی کوردە بۆچی چونکە ئەم حوزە جیۆپۆلیتیکیە کە قوبرس و ئیسرائیلن غاز بەرئەمهێنن بەشی ئەو غازە ناکە کە ئەوروپا خۆی پێتێر بکات ینی ئیشباعی پێداویستەکانی ئەوروپا ناکات ئێستا یانی ئەم کوتلەی دەرای سپی ناوەڕاستە دەوڵەمەند بکەن خەڵکی دیکە کە ینی خاوەنی غازی سروشتی لە ناوچەکە بیبەنە سەر ئەو حوزەی دەریای سپی ناوەڕاستە وەکو چۆن ئێستا ئیمارات لەگەڵ ئیمارات لە کێڵگەی تاماری ئیسرائیل ئۆپەرێشنەکات ئیمارات ئەو 3 ساڵە 122 کێڵگەی نیومێد ئینەرژی ئیسرائیلی کڕیەوە و لە کەناراوەکانی ئیسرائیل ئیمارات کۆمپانیای ڕسمی ئیمارات لە ئیسرائیل ئۆپەرێشنەکە بەدوێنە قەتەریش بەمان شێوە لە دەریای سپی ناوەڕاستە یعنی خەلیج خەریکە بە تەواوەتی جۆین ئەبێ ینی ئەدرێ بەدەم وڵاتانی خەلج درێ بەدەم دەریای سپی ناوەڕاست ئێمەش لەناو ئەم گۆڕانکاریانەیە ئەبێ خۆمان بەری ئامادە بین ینی ئامادە بین بە خۆمان و فایلەوە چکە ترەمپ هاتۆ بە ڕۆژڵاتی ناوەڕاست فایلێکی لە بن دەستایە چەند مەلەفێکی تێدایە ئەبێ ئێمە خۆمان بخەینە ئەو فایلەوە ئەبێ بەرژۆندەکانی خۆمان بخەزێنی ناو ئەو فایلەی کە بەدەستی زلێزەکانەوە بەدەستی ڕابەری حوزە جیۆپۆلیتیکەکانەوە بە تایبەتی حوزەی دەریای سپی ناوەڕاست باشە دکتۆرە و ژێرخانە پتەوە سەرچاوە سروشتیە لە هەرێمی کوردستان هەیە بۆ نمونە ئێستا چەندین کێڵگەی نەوت لە هەرێمی کوردستان هەیە وێستگەی بەرهەمهێنانی غازی سروشتی هەیە کە ئاماژەت بە سیان کرد و هەفتیشیان لە سنووری پارێزگای سلێمانی و چەمچەماڵ و دەوروبەری هەڵکەوتووە ئەمە هەیە ئەم توانە سروشتیەک هەرێمی کوردستان بتوانێت خۆی بخزێنێتە ناو پرۆژە جیۆپۆلیتیکەکانی ناوچەکەەوە من نایبینم بەڕاستی لێرە چونکە یەکێک لە ڕابردووە ئێستا تۆزێک مؤسساتی تر دەرەکەوێت کەرتی وزەی هەرێمی کوردستان بەڵام لە ڕابردووە سەد لێکۆڵینەوەی زانستی بکەنەرەوە لە کۆتاییە کەنکڵژن سەرنجامەکەی ئەوەیە پێویستە هەرێمی کوردستان کەرتی وزەی خۆی بەدامەزراوەی بکات بەندامەزراوەی بیکات یعنی چی یعنی تر برادرێ نەڵێ وڵا غازەکەی من غازی تۆی چی کاکە ینی ئەمە بەڕاستی تۆ دەبێ بە مؤسسە بیر لەمە بکەیتەوە خاڵێک زۆر گرنگە خاتون ئینەرجی is common ground وزە مستحیلە زمینەی هاوبەشە یعنی ئەوە نییە تۆ بڵێ من لێرە ئەمە وزە کەرتی وزەی هەرێمی کوردستانی فەڕەنساش خاوەندارێتی لێ دەکات تورکیاش خاوەندارێتی لێ دەکات وەک چۆنڵێن سیاسەتێکی کۆزمۆپۆلیتیکی یعنی بەوکو بەهایەکی هاوبەشە وزە بزەبت هی تۆ ناتوانانی خاوەندارێتی لێت بکەی ڕاستە لە ناولادەکەی تۆدا بۆیە کاتێک ئێمە نمونەمان زۆر لە دوای جەنگی جیهانی دۆمە مصدق وتی من نەوت دوانەوە ناکەم و وا ناکەم هەفتەیە دوایەوە سابوونێکان قسە ژێر پێی و نەما لە ئێران معمەر قەزافی وای کرد سەدام هەر وتی من نەوت بە دۆلار نافرۆشم بە یۆرۆ ئەفرۆشم لەبەرەوە ئەم پرسەپرسێکی هەستیارە وەکو تیغێک وایە یعنی تۆ چەقۆ هەر بۆەوە نییە هەڕەشەی لە خەڵک پێ بکەی لەوچێت پیازی پێقاشکە تەماتەی پێقاشکی هەموو شتێک ئاوایە ڕاستی ئەم کەرتی وزەیە ئێمە توانین بکەین بە بڵێسینە توانین بکەین بە ڕەحمەتیشی گەورە و دەیبینین ئێستا کارەبا بە نرخێکی هەرزان بە ژینگەیەکی پاکتر بە سروشتێکی ڕەکۆپێکتر لەم میدیا ئوستۆدیۆ خۆشانە پەخشەکرێت جیهان ئەمە ئەبینێ ڕەنگ جوانە قسەکانی ئێمەش ئەبێت ترانسلیتی شێکن کوسڵخانەکان ئەم واقعە هەموو دەبینن بەڕاستی و فعلا و دەژبینن هەرێمی کوردستان سوچێکی ئارامە دەتوانێت پارەڵێل تەریب بەو گۆڕانکاریە جیهانیانە و بە پێ ئەو نۆرمە جیهانی ناوچیانی کە هەیە هەرێمی کوردستانی توانێت هەیە ڕێ بکات زۆر باشە هەرێمی کوردستان لەکوێ نۆرمە جیهانیەکاندایە خۆی نۆرمەزانی چییە لە ناو زانستی پەیوەندی نێودەوڵەتەکانە ئەوەیە جەنابەت دەوڵەتی من دەوڵەتم ئەو دەوڵەتە بەڵام ئێمە مەجموعەیە ئاداب و ڕێسا و قەوانین و شت هەیە دەبێت پەیڕەوی بکەین بۆ ئەوەی یاریەکە تێک نەچێت یاریگاکە تێک نەچێت چکە ئەگەر یاریگاکە تێک چوو سروشت یاریەکە تێک چوو جەنگێکی تێکشکێنە ڕوادات یعنی ئەمەوەیە ئەم نۆرمە جیهانیانە هەرێمی کوردستان
زۆر زۆر احترامی لێگرتن بەڕاستی ملیۆنێک و 200,000 ئاوارە لە هەرێمی کوردستان هابووە ئەمە پێڵەن نۆرم بەشێکە لە نۆرمی جیهانی کە تۆ ینی بۆچی مەسەن کاتێک لافاوێک ئەبێت دەوڵەتی ئەلیف هاوکاری دەوڵەتی بی ئەکا بە ملیۆنەها دۆلار کەرەستە دەنێرێ خەڵک ڕزگار دەکات ئەمە بەشێکە لە ئاداب و نۆرمی جیهانی هەرێمی کوردستانی توانێتی ئێستا دەبینی مەسەلەن هێشتا ئاوارەکان بەشێکی زۆریان نەڕۆشنەوە ڕێز لەمە بگرێ هەرێمی کوردستان توانێتی بەشێک بە لە بازاڕی وزەی جیهانی کاتێک کە نەوتی هەرێمی کوردستان ڕادەگیرێ بە پێی دادگای نێوژیوانی پاریس نرخی نەوت بەرز دەبێتەوە کاتێکش ڕلیز دەکرێت ئەدەنێرێت نرخی نەوت گۆڕانکاری بەخۆیەوە دەبینێت ڕقمێکی کاریگەرە بێگومان ئەم گۆڕانکاریانی کە ڕوو دەدات نەک هەر ڕقمێکی کاریگەرە بەڵکو هێزێکی ئامادەیە لەو حوزە جیۆپۆلیتیکی کە باسم کرد یعنی ئەوان ڕۆژانە باسی ئێمە دەکەن باوەڕت بێ داوەتناو بۆ ئێمە دەنێرن ئامادەن یعنی زۆر جیهان ئامادەیە بۆ ئەوەی کە مامەڵە لەگەڵ هەرێمی کوردستان و کەرتی وزەکەی خۆیان بکە بەڵام ئێستا هەرێمی کوردستانیش خەریکە ینی خۆی ڕێکە خاتەوە لەسەر پێ ئەو تێئەگا کە دنیا بۆ بە دینای دیجیتاڵ ئەزانی ئیتر دنیا گۆڕا ئەوە نەماتەوە بۆ ڕێک ڕابکێشیت و بڵێ من هەموو پرسی کورد لە بۆ ڕێکا کورد بکەیتەوە ئێمە پرسی کورد لە بۆ ڕێکی غاز و ئەوە کورد ناکەینەوە پرسی ئێستا پرسێکی دیجیتاڵیە بەڕاستی کە باسی گۆڕانی جیهانی کرد لەسەر تای بەرنامەکە ئێستا دنیا بەرەو کلاود ئیکۆنۆمیکە ڕۆ یعنی ئیتر زانیاریەکان لە هەورەکانە داتاکان لە هەورەکانە هەڵە ئەژیرێن هەرۆک چۆن داتا نەوتی و هەموو ئینەکانیش بە هەمان شێوە ئەوانە دەکرێن ئێستا ئەم هەوایی لەم ستۆدیۆ ڕەنگە دەیان ویدیۆ سەدان ڕسم شتی هەڵگیراوێ من تۆ نایبینین بۆیە جیهان بەرەو گۆڕانکاریە ڕۆ هەرێمی کوردستانش وەکو دووبارەیەک و دەبارەیەکەمەوە تەریب بەمە دەبێت خۆی بگونجێنێت بە مەبڕا ئەوەش بە موەسەسە و توانای مرۆیی بەهێز دەکرێت من پێم وایە سەر ڕێکەوتوین باشە دکتۆر بەهروز ئەم کۆیان بابەتانە کە جەنابەت ئاماژەت پێکرد پێویستی بەوەیە کە ژینگەیەکی ئەمن و هەروەها پڕ لە ئەمنیەت و ئاسایش هەبێت بۆی کە هەرێمی کوردستان بتوانێت سەرنجی کۆمەڵگەی نێودەوڵەتی وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ خۆی ڕابکێشێت ئێستا هەرێمی کوردستان ناوچێکی ئارامە لە نێو ڕۆژهەڵاتێکی ئاڵۆز و ناسەقامگیردا تا چەندە ئەم پاراستنی ئەم ئاسایشە گرنگە بۆ پتەوکردنی سەرجەم ئەم سێکتەر و کەرتە گرنگانەی کە جەنابەت ئاماژەت پێکرد لە سیاست و استراتژی و پرۆژە و چوونە ناو دنیای نێودەوڵەتی وزە و سەرجەمە و شەڕانی کە ئێستا هەیە ئەم پرسانە چەند بۆ ئێمە گرنگە دەیان هێندە بۆ وڵاتانی ناوچەکە و بۆ جیهان گرنگە یعنی چەند بۆ ئێمە پرسی ئاسایش گرنگە بۆ منێک کە لە هەولێر دانیشتوم یا لە سلێمانی یا لە دوهۆگ یا لە هەر شوێنێک دانیشتوم ئاسایش چەند گرنگە لە هەموو ڕوویەکەوە بۆ جیهان چەندین هێندە گرنگە قوتابخانەیەکە لە ناوزانستی دەوڵەتەکان پێڵێن قوتابخانەی کۆبنهاگن ئەمانە باز لە پرسەکانەکەن ئەڵێن کێشە جیهانیەکان لە پێشا کێشەی ناوچەین بۆ نمونە کێشەی کۆچبەر ئەگەر لە کێشێکی ناوچەیە لە پێشا لە ناوچەیەکی دیاریکراوە سەر هەڵادات دوای بۆ دوای کێشێکی جیهانی و نائاسایشی و نائەمنیەتی دروست کردو و کێشەی جیاکاری دروست کردو لە ئەوروپا و حیزبی ڕاستڕە و دێت و کێشە دروستەکان ناوخۆی ئەوروپایە بۆیە ئەڵێن ئێمە بێ کێشەکان لە شوێنی خۆیان حەل بکەین لە عێراقا حەلی بکەین بۆی نەبێتەوەی کۆچکرد کێشە ژینگەیەکان بە هەمان شێوە مەسەڵەن ئێستا حاڵی حاضر دەستی پێ کردووە مامۆستا عەبدوڕەحمان سەدیقم بینی بە تیلەی چاو لە ستۆدیۆ دەستی پێ کردووە حاڵی حاضر ساڵ و نیمێکە لە عێراقا کۆچ هەیە بە هەزاران دۆنم و بە هەزاران هێکتار زەوی لە عێراقا وشکی کردو بۆی بێئاوی و تەسەحوڕ و دەزێرتیفیکەیشن و بە بیابانبوون و ئەمانەوە خەڵک کۆچەکات دیە بۆ ئەم ناوچانەی خۆمان ئەم ناوچانەی خۆشمانەوە کۆبینی لە ڕووی ئاوەوە ئاو دابین کراوە بۆ خەڵکی لە ڕووی کارەباوە تا باسی ئەکەن لە ڕووی ئاسایشەوە با خەڵک خۆی وەڵامی ئەوە بداتەوە لە زۆر ڕووی دیکەوە گەشە ئەکات بۆیە ئەوێ ئێمە هەرێمی کوردستان پرسی ئاسایش وەکو ئەو مەدرسە تیۆری کە باسم کرد پرسێکی ئاڵۆزە ینی ئیتر ئەوە نەماوە جاران لە سەردەمی جەنگی ساردا ئاسایشی سۆڤێت و ئەمریکاوە و بە تۆپ و دەبابە و سوزانم کێشە دروست نەکەن شەڕ ڕوبەڕێ ئێستا شەڕەکە تۆپ و دەبابە نییە ئێستا ئاسایشی خۆراکەیە ئاسایشی سایبەریت هەیە ئەمنی ئەلکترۆنیت هەیە هەمووشی پەیوەندی بە یەکەوەیە باوەڕ بە یەک دانەی کێشەی تێ دروستکە کێشاکە لەسەر هەموو ئەوانی دیکەوە و ئەڵقە و زنجیرەکە وایە و ئاسایشی کۆمەڵگەت هەیە ئاسایشی تاکت هەیە ئاسایشی ئەلکترۆنیت هەیە ئاسایشی ناو ئاسایشت هەیە ئاسایشی مادە هۆشبەرەکان هەیە هەرێمی کوردستان لە هەموو ئەم ڕوانەوە فریا کەوتووە بەڕاستی بەڵام ئەمەش پێویستی بە هاوکاری حکوومەتی فدرال هەیە ناڵێن مرکزی حکوومەتی فدرال هەیە کە دەبێت ئەم تیمانەی کە ئێستا دەچن بەرەو بەغدا و مانگەشێڵ بژاردنە تیمگەلێک بن فعلن بتوانن لەوێ دڵسۆز بن بۆ میلەتەکەی خۆیان و بتوان بەشدار بن لەگەڵ ئێمە و مانانەیە لەگەڵ خەڵکی دیکە و سەنتەری دیکەی جیهانیە بۆ ئەوەی بتوانن فعلا ئەوەی کە پێویستە بۆ هەرێمی کوردستان و ئەوەی کە جیهان ڕووی لێتی بۆ ئایندە پێویستی پێێتی لەو ڕوانگە و لەو ڕێگەیەوەیش زۆر باشە دکتۆرە بینین کە بە بەراورد لە عێراق کە زۆر دەستی کراوەیەک و دەوڵەتێک کار لەسەر جەمە بوارانەدا بکات و دەوڵەمەندە بە سەرچاوەی زۆری ژێرخانی سروشتی و کۆمەڵک
بڵین وەکو وڵاتێکە لەسەر زێڕی ڕەش هەڵکەوتووە هەرمی کوردستان توانێتی کەڵک لەم بابەتانە وەربگرێت بەڵام ڕێگریشی لێکراوە لەلایەن حکوومەتی عێراقەوە وڵاتانی دراوسێ لەوانەیە دەستێوەردانیان لەم پێشکەوتنانە کرد بێت بەڵام هەرمی کوردستان توانێتی ئەو ڕێڕە و ئاراستە ڕاستە هەڵ وەربگرێت کە توانێتی بۆچی عێراق بەم شێوازە خەڵکەکەی لە نەبوونی خزمەتگوزاری بە بیابانبوونی ناوچەکانیان کۆچی بە ناچاری و هەروەها نەبوونی سەرەتاییترین مافکە ئاو کارەبایە دەناڵێنن بەڵام لە هەرێمی کوردستان ئێستا ئەم بابەتە تۆزێک بە سادەیی وەسفی عێراق بۆ بکەم کە چیەکە باشە وەسفی عێراق بۆ بکەم کە چیەکە ئەم فعلا باسی فاکتەکەم پێش ئێستا لە بەغابوون ئێمە کۆمەڵە مریشکمان هەیە بەوەی باسی یعنی بەم نەوە بیشوم ئەم مریشکانە هێڵکاکەن هێڵکەکەی خۆمە کولانەکەی خۆمە ماڵەکەی خۆمە هەمووی خۆمە ئەچن هێڵکەکە بارەکەن دەنێرن بۆ وڵاتانی دیکە بە پارەی خۆیان بار دەکەن ئەڵێن ئەو وڵاتانە بۆمان بکوڵێنێت و بۆمان بهێنێتەوە دیسان لێکردنەوە نازانم ڕوونە نمونونەکە عێراقش نەوتە خاوەکەی خۆیەتی دەنێرێتە دەرەوە بەنزین دەکڕێت کیرۆسین دەکڕێت ئەی بۆ کوڕی باش لە ناو خۆیان بە پاڵێوگە حتا ئێستا ئەوە نزیکەی دوای 2023 من باز دەکەم پێشووتر داتام لانیە لە 2023 بەردەوام ئەم وڵاتە لە بینی دوونی بۆ 8 میلیارد دلاری ساڵانە پێکاتە نەوتەکانی کڕیوە لەکوێ لە رووسای کڕیوە لە هندستانی کڕیوە لە کۆریای باشووری کڕیوە لە هەندێک وڵاتی کڕیوە کە لە هندستانی کڕیوە کە خۆی خاوەنی نەودنێتەنا شەریکات و گەورەترین مەسافی جیهان لە هندستانە ئەی بۆ خۆت مەسفاکە نایانی لێرە کیرۆسین دروستکەی گازۆلین دروستکەی نەوتی سپی باش دروستکەی بنزینی سیاری باش دروستکەی هەموو ئەم مەوادانە نوعێک لە ڕۆنی مۆلیدا هەیە ئەم مشتەقاتانی کە لە نەوتەوە بەرهەمێنرێت لێرە دروستیکەی بەو نەوعە مەسروفێکی گەورە ساڵانە نزیکەی 8 میلیارد دلاری ئەم عێراقە بە فیڕۆژە بەس لەو مەجالەیە غازەکەشم باس کرد ساڵانە بە پێی بانقی دەولیم باس کرد یعنی بانقی دەولیم باس کرد 200 میلیۆن پێ سێجا غاز ئەسووتێنێ ژینگەت پیسەکانت بینیوە لە کەرکووگیا لە شوێنەکانی دیکە کە نەوت بەرهەمێنێ غازێکی لێجیا بێتەوە کوڕ باش بۆ غازە پرێز ناکەی بۆ غازی ماڵان چوار کۆمپانیا چی باشوەکو دەوڵەتیش پاڵپشتینی و دەوڵەتی ئەمە پرۆژێکمان تەقدیم کرد یعنی ئەمە پرۆژێکمان تەقدیم کرد ئوستاز عەلی لە ئەنجومەنی وەزیران پێی گوتین وازێ لێبێنە وازی لێ دەبێت تێبگەم خۆ دکتۆرام لە عیلاقاتی دەولی یعنی ئێمە نامانێ ئەم غازە چارسەرکردن نامانێت غاز لە ئێران بێنین بۆی پارە بین بە ئێران دۆلار بین بە ئێران ئەوە ئێتر خۆ دە تێدەگەم یعنی حەقیقەتەکە واقعەکە ئەوەیە کە باسم کرد یعنی ئەم وڵاتە ژۆک و عێراقیش بەڕاستی چونکە ئاسایشی عێراقیش ئاسایشی ئێمەیە لە هەموو ڕوویەکەوە چونکە ژینگە کە لە بەسڕە تێکە چێ لە هەرێمی کوردستانیش کاریگەری ئەبێ لە کێشەی کۆچبەر لە عێراقا بێت تەسیری لەسەر هەرێمی کوردستانیش ئەبێت ڕژەی تاوان لە ناوچەی مووسڵ زیاد بکە تەسیری لەسەر دووهۆک و هەولێریش دەبێت بۆیە ئەمە خامی ئەوانشمانە بن بە دەوڵەتێکی مەدەنی هاوچەرخانە بیر بکەنەوە پارەڵێڵ بەوەی کە باسم کرد یعنی بزانین خەلیج چیە گوزەرێ خۆ زۆر نزیکە لە عێراقەوە مەسەلەن ئەنجومەنی هاریکاری کەندا و بزان ئەوان چیەکەن ئەمانش بەو شوێ مامەڵە بکەن باشە دکتۆر کەواتە هەرمی کوردستان بەم تایبەتمەندیانەی کە هەیەی و بەم حکومڕانیە کە ئێستا بە تایبەتی لە کابینی نوێمدا پێڕەوی کردووە ئەم کردە گرنگانی ئەوها پێشخستووە و سەرچاوە سروشتیانی کە هەیەی وەکو سەرچاوی سروشتی لە بواری غاز و نەوت و ئەو بابەتانەوە تا چەندە ئەتوانێت لە ڕێگەی پاڵپشتی دەرەکیەوە پەرەی زیاتر بەم بابەتە بدات مادام تا ئێستا توانیوێتی مادام تا ئێستا توانیوێتی لەمە ولا باشترە توانێت چونکە زۆر وڵاتانی منتیقەکان زۆر ویستیان هەرێمی کوردستان لە پرسی وزە دوور بخەنەوە چونکە وزە تاکە فاکتەرێکی بەهێزە کە هەرێمی کوردستان ئەباتە سەر نەخشەی ئابووری گیانی ئەیان باتە سەر مێزی زلهێزەکان زۆر ویستیان هەرێمی کوردستان لەمە دخن بەڵام ئێستا وڵاتانی دراوسێ خۆیان لاواز بوونە بەڕاستی تووشی شێشە بوونە عێراقیش بە هەمان شێوە تووشی شێشە بێتەوە لە ئایندەیە ئێستا کاتی نییە باسی بکەین بۆیە مادام هەرێمی کوردستان تا ئێستا توانیوتی ئیدارەی کەرتی وزەدا لەم وڵا زۆر باشترە توانێت زۆر باشە زۆر سپاس دەکەم بەڕێز دکتۆر بەهروز جعفەر سەرۆکی پێمانگای مدیتریانە بۆ توێژینەوەی هەرێمەتی سپاس کە لەم ڕۆماڵە تایبەتە لەگەڵمان بووی.